سەرۆکی پەرلەمان و بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان کە لە شاری هەولێر ڕێگریان لێ دەکرێت بچنە ناو دام و دەستگا و هەروەها وەزارەتەکانی خۆیان و سەرۆکی پەرلەمانیش کە ڕێگری لێکرا بچێتە شاری هەولێر. بۆ چوونی ئێوە یاخود ڕای تۆ چییە؟ بەڵێ کاتێ ئێوە و بینەرانیش باش پێم وایە ئەگەر ڕێگەم پێ بدەیتەوە دەست پێ بکەم کە پارتی و بنەماڵەی بارزانی لە دوای ئاشبەتاڵ دروشمێکیان هەبوو لە شاخ. دروشمەکەشیان ئەوە بوو کە شۆڕشمان پێ نەکرێت پێمان تێک دەدرێن، نە شۆڕشیان پێکرا و نە پێشیان تێکدرا. ئێستاش لە هەرێمی کوردستان دەیانەوێت بەنە یاسایی خۆ بسەپێنن، بڵێن یان ئێمە خۆمان دەبێت بسەپێنین یان نابێ خەڵک بژی یان دەبێ ئێمە حکومڕان بین. ئەم بارودۆخە خراپ و ئاڵۆزی ئێستا لە هەرێمی کوردستانەوە هات دەستی پێکردووە. ئێمە هەمومان دەزانین کە دەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری سیاسی و ئەو قەیرانە ئابووریەی ئێستا مەبەست دروست کراوە لەلایەن پارتی و خودی بنەماڵەی بارزانی بۆ سەپاندنی بۆ خۆ سەپاندن بەنە یاسایی هەموو ئەوانەیان بەستۆتەوە بەم بارودۆخەی کە پرسێکی گرنگ بوو لە هەرێمی کوردستان، پرسی سەرۆکایەتی هەرێم ئەوە بوو کە ئەم پرسە ویستیان کە مەسعود بارزانی شەرعیەتی قانونی پۆستەکەی نەما، ویستیان خۆ بسەپێنەوە بە نایاسانی ئەم بارودۆخەش دروست بوو و ئێستاش ئەوەی ئێستا ئەوان دەیبینن ئێمە دەیبینین کە وە خەڵکی کوردستان دەیبینی کە پێم وایە هەموو خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ. ئەمە من پێم وایە تەواو ئەم عەقڵیەتە ئەم هێزە هۆشی لەدەست داوە و من پێم وایە پەلەقاژەشێتی کە لە مێژوشدا بینیومانە هەموو کردارەکانی دوجار بە هەرەسی خۆیان کۆتایی هاتووە. بۆیە ئەوەی ئەمان دەیکەن دوور لە عورفی سیاسی سەرف بێقانونیە دەیکەن و بۆشیان ناچێتە سەر بەم شێوازە. کاگەنوەر لە ئێستادا ئێوە لە شاری هەولێرن؟ بەڵێ ئێمە لە هەولێرین. هیچ ڕێگریەکتان لێکراوە کە بچنە ناو پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بەرنامەمان هەیە بەستا ئێستا نەچوین بۆ پەرلەمانوە، ئێمە بەرنامە بۆمان هەیە بچینە پەرلەمان چونکە ئێمە ئەندامی پەرلەمانین و لیژنەکان لە پەرلەماندا هەنە و هەموو پەرلەمان و هەموو فراکسیۆنێک ژووری فراکسیۆنی خۆی هەیە بۆ قسەکردن بۆ تاوتوێکردنی بابەتەکان لە پەرلەمان. لە کاتێکدا ئێوە ڕێگە پێدراون بچنە پەرلەمانی کوردستان بۆچی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دەکرێت بچێتە شاری هەولێر؟ بەڵێ بەڕوون واشکرا لە دوای 23 حوزەیرانەوە و لە کە پەرلەمان ویستی پرسێکی گرنگێک لای بکاتەوە کە پرسی سەرۆکایەتی هەرێم بوو و ئەوەی ئەوان باوەڕیان بە پەرلەمانیە، باوەڕیان بە دموکراسی نییە، دەوانەوێت تەنها خۆ بسەپێنن. ئەمە عەقڵیەتێکە ینا ڕێگریکردن لە وەزیرەکان بۆ دەوامکردن. تەنها پەرلەمان دەتوانێت بتوانێت لە وەزیرەکان بستێنێتەوە و پەرلەمان نوێنەری شەرعی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە و هیچ هێزێک ناتوانێت. ئەوان دەیکەن عەقڵیەتێکی دەتوانم بڵێم خێڵێکی سەدا ساڵ لەمەوبەرە تا ئێستا کە لە ئەم عەقڵیەتە لەگەڵ سیستەمێکی سیاسی زانستی یەک ناگرێتەوە، لەگەڵ قانون یەک ناگرێتەوە، لەگەڵ هیچ عەرفێکی باش یەک ناگرێتەوە. بۆیە هەموو ئەمانە لەوەیەوە سەرچاوەی گرتووە. بارودۆخەی لە هەرێمی کوردستان دەیبینین کە ئێستا کە فەرمانبەران مامۆستایان خۆپیشاندانکەن و ئەم هەموو لە هەموو بارودۆخەی کە ئێستا قەیرانێکی ئابووری من پێم وایە کێشەی پارە نییە کە بڵێ پارە لە هەرێمی کوردستانیە، تەنها قەیرانێکی ئابووری دروستکراوە لەلایەن ئەوانەوە دروستکراوە کەم بارودۆخە دروستکراوە. گەنجێک پارەی لە گیرفاندانە بێتە سەر شەقام. ئەگەر ئەوەی ئەوان دەیکەن ئەو ڕێگریە کوشتنی خەڵک بە ناحەق پێم وایە ڕێخۆشکردنە پێم وایە ڕێخۆشکردنە بۆ ڕاپەڕینێکی سەر تا سەری خەڵکی کوردستان. بەڵێ ئەنوەر قادر پەرلەمانتاری گۆڕان ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لە شاری هەولێر لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاری.